لیارەکانی هەفتەی یەکەم و دەستپێکی خولی خوار 17 ساڵانی عێراق لە کۆمەڵەی باکوور هەولێر لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە زاخۆ کرد. لە سەرەتای یاریەکەوە کوڕانی خاوەن ماڵ لە ڕووی کۆنتڕۆڵی تۆپەوە باشتر دەرکەوتن، بەڵام هیچ کام لە هەردوو تیپ توانای بەرهەمهێنانی هێرشیان نەبوو. لە دەخولەکی کۆتایی نیوە یەکەم تازە پێگەیشتوەکانی هەولێر نزیک بوون لە گۆڵ تۆمارکردن، بەڵام بە پێچەوانەوە تیپی خوار 17 ساڵانی زاخۆ لە ڕێگای عومەر ئەحمەدەوە بە گۆڵ یەکەم پێشکەوتن. لا نیوەی دۆم چەند گۆڕانکاریەک لە پێکاتەی تیوی تازە پێگەیشتوانی هەولێر کرا بە ئامانجی گەڕانەوە بۆ کەشی یاریەکە و بە گۆڵ گەیشتن. ڕێژەی هێرشەکانی هەولێر ڕوو لە زیاد بوون بوو، زاخۆش ناوە بەناوە وەڵامی خاوەن ماڵی دەدایەوە. لاخولە چێشتاود و هیوا عەلی ئەنجامەکەی بۆ تازە پێگەیشتوەکانی هەولێر یەکسان کردەوە. تیپەکە هەوڵی گۆڵی دووەم و پێشکەوتنیشی دەدا، ستون ڕێگر بوو لە بەردەمی، هەر بۆ یاریەکە بە یەکسانی کۆتایی هات. بەڕاستی یاریەکەمان یاریێکی تابڵی زۆر خۆش بوو. لە گێمی یەکەم پاڵە پۆستۆمان کرد، بەڵام خوا موفەقی نەکردین، بەڵام لە ئاخر دەقەکانەوان گۆڵێکیان کرد، هەر ئەوەش بۆ هۆی زیاد عەدەدی ئەوان کە لە شۆتی دوای مەژماتینەوە بە ئاستێکی بەرز پێشکەشمان کرد و هەتا ئاخیرەکانیش کە گۆڵی یەکسانیمان هێنایە و شوتێکشمان لە عایرزەدا زیاتر ئەوە بوو. ئینشاڵڵا بۆ گەمەکانی داهاتوو قەرەبوو دەکەینەوە. الحەمدلله ئەف یەکسێنەش بوومە بۆشی بەلام هۆدین بوو سەرکەفتنە سێ نقطە گرنگ بەل الحەمدلله خەڵەتی و گۆڵ المەهۆت الحەمدلله ئەو نقطەش بۆش بی لە ساحەگەی هەولێر لە ئەو نقطە بۆش بوو. سێ مانگ ئامادەکاریکردن بۆ ئەم یاریە بەڵام هۆت بوون سێ نقطەی گرنگ بەل الحەمدلله نقطەک جی بۆش بوو. بەم شێوەیە لە دەستپێکی خولەکە تیپی خوار 17 ساڵانی هەولێر و زاخۆ بوونە خاوەنی تاکە خاڵێک. لە یاری دووەمیان شەممە زاخۆ میوانداری غازی شیمال دەکات، هەولێریش دەبێتە میوانی دهۆک. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.